فیلمسازان ئەو پلاتفۆرمەیە ئەمڕۆ بەدواوە بە شێوازی زانینگەیەک دێتەوە خزمەتتان. بەردەوام لە هەوڵداین بۆ گەیاندنی زانیاریە تیۆریەکانی فیلمسازی وەک وانە لە ڕێی فیلمسازە ئەکادیمیست و خاوەن ئەزموونەکانەوە بە جیاوازی توێژەکان و ناوچەکانی کوردستانەوە. سکرین پلی جۆکر بە دوو کەس نووسرا، هیچیان دەرهێنەرەکەی لەگەڵ سیناریستەکە. ئەو دوو کەسە بە یەک دێر لۆگلاینی جۆکەریان نووسیوە. ئەم ماڵە هی هەموو دڵسۆزێکە کە بتوانێ هاوکار بێت لە گەیاندنی خزمەتێکی فیلمسازی. تەنانەت کەسێکی نادیاری بوارەکەش دەتوانێت بە ناردنی تەوەرەکەی بە ڤیدیۆ ئەگەدارمان بکاتەوە لە توانای بەخشینی زانیاری فیلمسازی. دواتر دەرفەتی لایڤی بۆ دەرەخسێنین. فیلمسازان دەرفەتێکە بۆ هەموو ئەوانەی لەبەر هەر هۆیەک بێت دەرفەتی خوێندنیان لە زانینگەکانی سینەما بۆ نەڕەخساوە. ئێرە هاوکارە بۆ گەشەدان بە حەز و بەهرە و توانای فیلمسازی لە بوونی هەر کەسێکدا لە هەر تەمەن و توێژێکدا بێت. گاوە ئەم دخوازن دنیاکی بینم بەرچەوە ئەم نکوارن لەنزێ ئەم بێژن 105 میلیمترە بینن کار. ئەگەر تو دخوازی دنیای بینی بەرچاوە تگەرە 18 میلیمترە یا 12 میلیمترە یعنی تشتێکی مەزن بکاربینی. لە پەیوەندی بەردەوام داین بۆ هەڵبژاردننی تەوەری هەمە جۆری فیلمسازی تا هەریەک لە گۆشەنیگایەکەوە بوارەکە دەوڵەمەندترکەین. هەروەک چۆن پێشتر دڵسۆزان بەڕەنجی بە پێزیان تەوەرەکانیان لە ڕێی لایڤی فیلمسازانەوە پێمان بەخشی. هەر کەسێک حەزی لە بوارەکە بێت و بیەوێ خەونی لە مێژینەی فیلمسازی خۆی بێنێتە دی، بیەوێ دەرفەتی لە دەستچووی جارێکی کە بۆ خۆی بڕەخسێنێتەوە لە هەر تەمەنێکا بێت. کوردی زانبێ لە ڕێی ئەم زانینگەیەوە ئاسانکاری بۆ بوژاندنەوەی دەرفەتی فیلمسازیت بۆ دەکەین. تەنها لەم دەواازەیەوە خۆت ناونووس بکە و سوود لەوانەکانی فیلمسازان وەربگرە.